بەناوی خی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ قسەکردن لەسەر ڕکابەری خولەکانی ئەوروپا کە لای هەمووتان ئاشکرای ئەم هەفتەیەکی تایبەتمەندە بە ڕێوەچوونی سێمین یاریەکانی چامپیۆنز لیگە و لەگەڵیشیان لە خولەکان کۆمەڵە یاری تایبەتمەندمانەیە بە تایبەتی ئەمڕۆ کە لە گرنگترینیان ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپۆڵ و مانچستەر یونایتددا و لەگەڵیشیدا میلان و فیۆرنتینا کە ئەمەژێکی ترە لە ڕوبەڕووبوونەوە تایبەتمەندەکان و چەند گۆڕانکاریەکیش هەر لە تەوانێمەوە بەرەومانگی یانزا ڕوین هەنگاوێکی باش لە خولەکان ئەوەیە کە ئەمساڵ دەبینین کە بە تێپەڕبوونی هەشت هەفتە بە تێپەڕبوونی حوت هەفتە خاڵی تیپەکان تا ڕادێک لێک نزیکن جگە لە بۆندسلیگا کە جیاوازیەکی زۆر دروست بووە تاوان لەم جیاوازی بۆندسلیگا ئێمە ناتوانین بڵین ڕخنە لایەنەکانی تر بگرین بۆ نمونە لە بروسیا منشنگلادباخ و لە دۆرتمۆند و لە لیڤەرکوزن لە تیپای نا ڕەنگە دیوێکی تر بێت جیاوازیەکە لە هێزی ئەمساڵی بایرن بێ کە بەڕاستی بایرن هێزێکی لە ڕادە بە دەری بەرامبەر بە ڕکابەرەکانی هەیە و بایرن جیاوازیکی زۆری لەگەڵ سەرجەم ڕکابەرەکانی هەیە بۆیە یعنی لێستەوە ڕیزبەندی خولەکە بەو جۆرە تێپەڕێ و ڕیزبەندی خولەکە بەو جۆری لێ هاتووە بەمرۆری زەمەنی ژێمامەزانی ئەو کاتە ئەمە دەبێتەوە بۆ ڕەخنە بۆ تیپەکانی دیکەی ئەڵمانیا بابەتەکە لێرەوەی یعنی ئەڵێم ناتوانین ئێمە بەو جیاوازی ڕیزبەندی باری مونخ بڵین لەوەی کە ینی هەموو جۆرەکان بایرن باڵا دەستە بەسەر تیپەکانی ترانی ناکرێمە بڵین وڵا تۆ ڕکابەری نیدیاتۆ بۆ جۆری دیابتەوە بۆ جۆرەیت ڕەنگە لە بۆندزلیگا شتەکە جیاوازتر بێ بەس بۆ خولەکانی تر ینی ئەتوانین بڵین بە جددی خولەکانی تر جیاوازیەکی زۆری یاوێنێت ئێستا وەرە ئەمساڵ سەیری ڕکابەری خولی ئیتالی کە جیاوازیەکی زۆرە بینی وەرە سەیری ڕکابەری پریمەرلیگە یعنی دڵخۆشین بەوەی ڕکابەریەکی سیانە ئەبینین لە ئێستەوە کە ئەگەرچی ئەگەر هەیە ببێ بە ڕکابەری چوارینە لە ئینگلتەرا لە ئیسپانیا ڕکابەرەکە لە نێوان ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنەیە بەڵام بە دووری مەزان ئەتلێتیکۆ مەدریدیش بێتە نێو ڕکابەرەکە واتە بە کۆی گشتی یعنی ئێمە تەنها لە بۆندزلیگەیە کێشەی ڕکابەریمانێ لەوەی جیاوازیەکە زۆر زیادی کردووە بەڵام وەکو پێم وتن بە مرۆری زەمەنیش بە تێپەڕبوونی کات لە بایرن و ڕکابەری بایرن لە ئەوروپا بۆمان دەردەکەوێت ئایا ئێمە بەمە ڕەخنە لە تیپەکانی دیکەی ئەڵمانیا بگرین یاخودەوە تا هێزی بایرنی ئەمساڵ ئەوەندە لە ڕادەبەدەرە کەم جیاوازیە توانێت لە ئەوروپاشە دروستیکە. شەوی ڕابردوو ئینتەر ئارسناڵ مانچستەر سیتی بەرشەلۆنە براوە بوون زۆر بە خێرای قسە لەسەرەوەکەم لەبەرەوەی تاوانێت لە کۆمەدیدی ژێکێ بوو لە تیپە براوەکان کۆمەڵەتی پیتریش بردنەوەیان بەدەستێنا بەڵام من زۆر بە خێرای قسەیەکیان لەسەرەکەم لەبەرێمەوێ سەرنج بخەمە سەریاری لیڤەرپۆڵ و مانچستەر یونایتد و باسێکیش لەسەر کەوتەکە طبعاً یاری دوای هەڵبژار دەکەن یاری دوای وەستان دوو هەفتەکە یاریزان لە مەشقی یانەکانی دادەبڕێ کە گەشتەکە کە دەگەڕێتەوە پێی دەوترێ ماندووبوون من بۆ هەمیشە لە کاتی شیکارەکانیش کۆمەڵێک جار لە ستۆدیۆ شیکارەکانە لە کەناڵی دیکەوە دانیشتون ڕەخنیان لە ئاستی یاریزانێک گرتووە لە خولەکی 6 لە خولەکی هەفتایە ئەو بۆ وایە و بۆ وایە ئەلم کاکە ئەمە زۆر قورسە تۆ بیت لەسەر شاشەوە خۆ بە چاکەت و ڕیباتێک وەکو پێم وتون من زۆر جانم قسەیەکەم بەدەم گوڵە بە ڕۆژە خواردنەوە سیر یاریەکی لە خۆت لێبێ بە خەبیر وڵی ئەمە بۆ وای کردەوە بۆ وای کرد ئەم شتانە زۆر قورسن یعنی تۆ نەخۆت یارەکەت کردو بزانی چێت نەزانی ئەو چمان دوێتیکی ئەنجاتۆ تامیارە یاریزانێک کە ئەبرێتە دەرەوانی هەمووان ڕەخنی لێگرن ئەو بۆ بردێ دەرەوە کاکە تۆ نازانی ئەم یاریزانە ڕێژەی لە سەدا چەند ئامادە بۆ بەو یاری ئەم یاریزانە پێشەوە فەحسەکرێ پێشەوە مدەڕیبی لیاقی بەدەنیڵێ ئەم توانایە بەپی بەشەڕایەنانەکان کۆتا بەشەڕانەکان ئەم یاریزانە توانای هەیە ئەم نەخولەکە یاریکە کابرا سیریەوە کە ڕۆژی چوارشەمە لەگەڵ چی یاریە هەفتەی داهاتوو لەگەڵ چی یاریە بۆیە ناچارە کۆمەڵێ بڕیار بدات کۆمەڵێ گۆڕانکاری بدات تۆ لەم لاوەڵەی وڵات تۆ غەڵەتت کرد لەوەیان لە پێکاتە نەکاکە هەنێ غەڵەت هەیە موبەڕیریە کابرا موبەڕیریە کە بۆ نمونە پێگاتی سەرەکی ئەم یاریە پێگاتێکی خەفیفتر دانی تا یانزە یاریزانە سەرەکیەکەت بۆیە چاو لەوەی ڕۆژی چوارشەمە یاریکی گرنگت هەیە ڕۆژی سێشەمە یاریکی گرنگت هەیە یاخود هەفتەی داهاتوو یاریزانێکت 3 کارتی زەردیە 4 کارتی زەردیە هیچ گرنتیەک نییە یاریزانێک لە نێو یاریدا کارتی سووریە بێ یا یاریزانێکە تازە لە پێکان گەڕاوەتەوە
دکتۆرە پزیشکەکان پیان وتی ئێمە بە تەدریجێ بێت لە 60 خولە گیاریکە، ئەمە 50 خولە گیاریکە، ئەمە 20 خولە گیاریکە. ئەمانە هەمووی واریداتن کە تۆ گرنگی پێنایی، بۆیە تۆ دەی لە خۆتۆ ڕەخنە لە ماگری. ئەمە هەمووی بە سیستماتیکە چێتە بەڕێوە. خۆ ڕایەنەرە و ڕایەنەرە نییە لە پشتەوە بڕیاریەوە با بڵێ وڵا ئەم یاریە ئەم پێگاتەی یاریەکەم و ئاوە ئەو گۆڕانکاریانە ئەو نەخێر. کۆمەڵی ڕاوێژکاری لەگەڵە، کۆمەڵی یاری دەدەری زۆری لەگەڵە، هەموم ڕاپۆرتانەیە نییە. خۆ ناتوانێت لە ڕاپۆرتەکە لا باوەرزەکە بکاتە قوربانی. لەبەرەوە من زۆر جار زۆر ڕقم لەو ڕەخنانە بێتەوە کە بنەمان نییە و ئاگادار نیت لێی هی لە خۆت و دانیشەم ڕەخناناگری. تاوان بردنەوەی ئینتەر لە ڕۆما بردنەوەیکی گرنگ بوو بۆ ڕکابەری خولی ئیتالی. ناپۆلیش لەو لادۆڕا بە تۆرینۆ کامەش جارێکتر ڕکابەری بوو. ئەم شەو میلانەگەر لە فیۆرنتینا بەرێتوانێ پێشەنگی خولی ئیتالیە گرێتەوە دەست و یۆڤانتۆسی ژەگەریارەکەی خۆی بەرێتوانێ بە بپڵانی سێری کە ڕکابەرەکەی خولی ئیتالی چی لێگەر میلان براوە بێ بە 16 خاڵ، ئینتەر 15 هەیە، ڕۆما 15 ناپۆلی 15 یۆڤیژ باتۆ 15 خاڵ لێبێ. بەڵام جارێک ترەمەتان پێڵەمەوە ئەم ڕکابەری خولی ئیتالی هۆکارەکەی ئەوەیە کە هاوسەنگی هێزە لە نێو یانەکانە لە نێو ڕکابەری خولی ئیتالی، نەک لە بەهێزی تیپەکان بێ بۆ ڕکابەری لەگەڵ تیپەکانی دیکەی ئەوروپا. ئەمە فەرقی زۆر زۆرە. ئارسناڵیش دووەم یاریە لەسەر یەک تۆپ لێ نایدرێ بۆ ناو چوارچەوەی گۆڵەکەی. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆ ئارسناڵ. و جگە لەوەش یعنی من زۆر جارەمە موت و ئەو قسەیەکەنەوانێ ئەڵێن ئارتیتا قوتابی فلانکەس و قوتابی فسارکەس و قوتابی و قوتابی و من پێم وتونوتمە باوی ستایلێکی دیاریکراوی گۆڵتۆمارکردن نەماوە. لە مێژە ئەم قسەیم کردو ئێستش سوورم لەسەری. ئەوە تا ئارتیتا کە بەیەکێک لە قوتابیەکانی قوتابخانەی پۆزیشنال پلەی دادەنێت چ لە سەردەمی ڤنگەر چ لە سەردەمی گواردیۆلا چ لە منتەخەبی ئیسپانیا، بەڵام ئەوە تا زۆربەی زۆری گۆڵی یاریەکانی تۆپی وەستاوە. کاتێک تۆ چەکێکت لێ ڕاگرن فوڵهام تیپێکی زۆر باش بوو، داڕشتەی دابشکردنیان لە نێو یاریگا زۆر باش بۆ ڕێگریکردن لە جوڵەکانی ساکا، لە جوڵەکانی ترۆسار، لە جوڵەی جوکیرێژ، لە جوڵەی ئیزی، لە داوەزانی ڕایس و زوبمێندی، یعنی خوێندنەوەی تەواوی بۆ کرابوو لەلایەن مارکۆ سیلڤا. واتە تۆ ئەم ڕێگانت هەمووی لێ گیرابوو بۆ گۆڵکردن. ئەو کاتە ئەمە هێزی تیپە، ئەمە نابێ بە لاوازی تیپ بێ بڵێن بەعیبێ بۆ ئارتیتا تیپەکەی بە تۆپی وەستا گۆڵەکان. نە، ئەمە خاڵی بێزە بۆ لەبەروی ئارتیتا زۆر هەوڵیدالەوەی لە ڕێگەی تۆپی جوڵاوە گۆڵکا، بەڵام فوڵهام دەرفەتیان نەئەیە. یاریزانەکانی فوڵهام، چڕی بەرگریکردنی فوڵهام، چڕی یاریکردنی فوڵهام ڕێگەی نەدەدا ئارسینال بەو شێوازی کە خۆیان نەوێنەوە گۆڵ تۆمارکەن. بۆیە لێرە حلولێکی تر چییە؟ ئەمە هێزی تیپە. کاتێ تۆ من ڕێگری ئەوەم ئەبێ کاتێ من ناتوانم ئەم ستایلە گۆڵت لێ تۆمارکەم، دەتوانم لە ڕێی تۆپی وەستاوە گۆڵت لێ تۆمارکەم. ئەمە خاڵی بەهێزە بۆ ئارسینال، ئەبێ پەرەشی زیاتر پێ بدە. تۆ ئەگەرم چەکەت بەهێزە تەواو دەرخست وا ئەکان تیپ سەرنجی بە تەنها لەسەرەوە بێت، ینی سەرنجی کۆتایی لەسەرەوە کۆبکاتەوە کە تۆ بە تۆپی وەستا و گۆڵی لێکەی و کاتە توانی ئەم ڕێگەیشی کە پێشتر ڕێگری و لێکراوە بیخەیتەوە ئیش لە ڕێی یاریکردن و لە ڕێگەی تۆپی جوڵاوە بە گۆڵی تیپی ڕکابەر بگەیت. ئەتوانیم ڕێگەیش بۆ خۆت ئیزافە بکەیت. ئەمە دوو خاڵی بەهێزن بۆ ئارسینال. خاڵی سێم کە من زۆر زۆر گرنگە لەم ئەو خاڵەیە کە تۆکمەیی ناوەند و بەرگری ئارسینال، یعنی ڕایس و زوبمێندی بە تایبەت و هاوکاری لەگەڵ کالافیۆری و تێمبەرس، سالیبا و گابرێل و دواتر ڕای گۆڵپارێز، یعنی تۆپ نەچۆتە چوارچێوەی گۆڵەکەی ڕایە. ئەمە چییە؟ ئەمە هێزی ناوەند و بەرگریە، هێزی ناوەند و بەرگری و باڵەکانی ئارسینال وای کردووە کە مەترسی لەسەر گۆڵی ڕایە دروست نەبێت. ڕاستە بەرامبەر بە وێستام و فۆڵهام یاریت کردووە، بەڵام ئێمە دەزانین پریمەر لیگ هەموو یاریەکانی قورسە. ئەمە خاڵێکی بەهێزە بۆ ئارسینال. خۆ ئەزانین ئێستا ئارسنال ڕۆژی سێشەمە چوارشەمە تاقیکردنەوەیکی قورسیە بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید لە چامپیۆنز لیگ. ئەمە سەنگی مەحەکە بۆی کێ ماڵسەنگانێک بۆ لیبەرگی ئارسنال بکەین. بەڵام بۆ ڕکابەری پریمەر لیگ پێویستە تۆ لەم یاریانەدا بە هەر ڕێگەی بێ ڕێگەی سەرکەوتن دۆزیتەوە. ئەمە قسەی من بوو لەسەر ئارسنال. بۆ بەرشەلۆنەش، بەرشەلۆنە من سەرەتای وەرزیش پێم وتون ڕەخنە لە فلیگ مەگرن، ئەیبێ ڕەخنەگرتن لە فلیگ شوورەییە. فلیگ ئەو یاریزانانەی کە لەبەر دەمیایەتی پێکهاتەیەکی کامڵ نییە. فلیگ کۆمەڵێ پێکانی زۆری هەیە. فلیگ یاریزانەکانی ماندوون لە هەڵبژاردەیە سەرەکین و لایەنەشا سەرەکین گەشتەکەن و دێنەوە. بۆیە زۆر قورسە بتوانێت بەمە مامەڵە بکە. زۆر قورسە تۆ بتوانی بە 11 یاریزانە و ڕکابەریکی دوور و درێژی هەژمانی نۆمانی بەڕێ بکەیت. یعنی ئەمە لوتکەی لێهاتووێم ڕانەرە دەردەخاکلەوەی کە بتوانێت ئیدارەیەم یاریزانانە بە.
لە جیرۆنای بردوێتەوە جیرۆنا سێم ساڵی خراپە بەڵێ بارودۆخەکان بەو جۆرەیە بەو جۆرە نییە حاڵەتەکانی ناویاری ئاراو خوات و ئەمانە هەمووی سوشتی تەبیعی ئەمانە هەموویە بێتەوە بۆ خاڵی بەهێز بۆ ڕایەنە بەڵام ئێمەزانین پێگاتی بەرشۆن لە لێسەیە کامل نییە بۆی زۆر ئاساییە تۆ بردنەوەیکی زەحمەت دەستە بەرکەی زۆر ئاساییە تۆ تووشی ناڕەحەت بیتانێ بەڵام هەمیشە وتومەوەی ڵێماوانێت 2 ساڵە منەم قسەیەکەم لە یاری بایرنەوە کە فلیک ئەم تەڵی ئۆفسایدی بەکارێنە کە دواتر لە یاری کلاسیکۆی ڕیالمەدی دیشا بەکارێنا چوارویش بردیەوە لە بایرنیشی چوارویەک بردەوانێ لەو دویاریەوە پێم وتم زۆر ئاسایە بۆم دویاریە فلیگەمە بەکارێنێ بەڵام ئاسایی نیە بۆ کۆتای وەرزەکە بەڵام کۆی گشتی ڕەدی قسەکەی منیاوەتۆمە فەلسەفەیەم ڕانەرێ ڕانەر خەچەکە با بە فەلسەفەی خۆی یاریکە بۆیە من بێدەنگی مەڵژات بەڵام ێستاشی لەسەر بێڵێن بەرشۆن هەر باجیەمە هەر باجیم دابەزینە یاری ئینتەرمیلانی وەرزی ڕابردووش باجیەمەیە پار ڕیال مەدریدی جامیش چاکەش باجیەوە یا بەڵام دواتر کۆرتوا و هەدیەیانێ و بارودۆخەکە هاتوانێ لە کلاسیکۆ شاهەڵەکان یاردەگولەرێناوە باجی گەورەی یا 3 گۆڵی لەسەر تۆمار کرا کارەسات ئەم کارەساتاوە ناچێ بەڕێوە ئەبێ خۆت چاکەی تەنها گلەی لەسەر فلیک ئەم هێڵە بەرگری ئەبێت چاکی کابێ واز لەوە بێنێ تۆ کەرەسەکان توانایەمایان نییە و پێشم وتون و ئەیڵێم و سوورم لەسەرم قسەی خۆم هێزی بەرشەلۆنە لە وەرزی ڕابردوو هێزی لە ڕادە بە دەری هێرشبەرەکانی بوو بۆیە هەڵی بەرگری کارەکان بە دیار ناکەو ئەگنا بەرگری کارەکانی بەرشەلۆنە بە وەرزی ڕابردوو بە مارتینێزی شەو هەر لە هەڵەیە بوون شکات بیویستا وتوانی گۆڵ لەسەر بەرشۆنە تۆمارکی لە کاتێک ئەمە نابێت بۆیە سەرکەوتنەکە زۆر ئاساییە کە بە زەحمەت هات کە ناڕەحەت بوو بۆ بەرشەلۆنە بەڵام گرنگەوەی تۆ بتوانانی سێ خاڵەکە بەدەست بێنی لەسەر مانزانە و لەسەر حەکەم و حەکەمی خولی ئیسپانی پێویست ناکەمە بچینەوە سەری بەڵام من سەیرم لەوەیە هەمیشە ڕیال مەدرید و بەرشەلۆنە گرنگی گلەی لە حەکەمەکە یاریە کەناڵی ڕیال مەدرید گلەیەکە هەموو یاریی ژاندەرانی بەرشۆنە گلەیان لە حەکەمێ هەموو یاریە ئەتە بیبەنەوە بیدۆڕێنن تعادل بن هەموو یاریە خۆیان بۆ گلەیەکە حاضر بۆ گلەی لە حەکەمەرەیەتی فیگەکە زدیشی بێ هیچ ناڵێ بە دڵێتی یەک کەلیمە ناڵێ لە نمونەی ڕایڤالیکانۆی پار بەس کەستان ئاگاتان لە ئەتلێتیکۆ مەدریدە لە چ دۆخێکا گوزەرەکە لە خولی ئیسپانیا کەستان ئاگاتان لێیەتی یعنی بە سیترین فاوڵی یاریزانەکانی ئەتلێتیکۆ مەدرید یەکسەر کارتێکی زەردیان بەڕوودا بەرز دەکرێتەوە زۆر بە ئاسایی یەکسەر کارتی زەردی دووەم کارتی سووریان نەدرێتێ کارتی سوور بەڕووی یاریزانەکانی ئەتلێتیکۆ مەدریددا بەرز دەکرێتەوە من ئەتلێتیکۆ مەدرید ئەم ساڵ 3 یا 4 کارتی سوورە یاوێتی بەس لە خولی ئیسپانیا منطقی نییە ئەمە خۆ بەرشەلۆنە هەربار بەرشەلۆنە قوربانی نییە کاکە لە خولی ئیسپانی تیپی ژێ بەدەست بەرشەلۆنە قوربانی ئەوە تا ئەتلێتیکۆ مەدرید گەورەترین قوربانیە کاکە ئەتلێتیکۆ مەدرید گەورەترین قوربانیە لەم ساڵی خولی ئیسپانی لەبەرەوە کێشەکە عامە لە ئیسپانیا یعنی ئێمە وتومانەوە ئێشی لێنانێ تحکیمی ئیسپانی بەڕێوەبردنی یاریە گەورەکانیان پێ نادرێت لە بۆنە گەورەکانە ئامادەیان نییە ئەمە بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر ئازلاوازی حەکەمەکان لە ئیسپانیا طبعا ئەمە چەند قسەیەک بۆ حەزم کرد پێشەوەی بچمە سەر لیڤەرپۆڵ و مانچستەر یونایتد بیکەم بۆ هاوڕێیانی کۆمنتی ژەکەن من سوپاسانەکەم ئینشاءڵڵا قسەیەکەکەین توا واز لە میسی و ڕۆناڵدۆ بێنن خێرتانەگە من سەرقاڵی تۆپی پێی ئەمریکا و سعودیەنی سەرقاڵی مجامەلەکردنی هەندەری میسی و ڕۆناڵدۆنی نە ئیشم بە مجامەلەکردنی هەندەرەکانی ئەوانە نە ئیشیم بۆشە باز لە خولی سعودی باز لە خولی ئەمریکیکەم ئیشی من ئیشێکی تێ وەڵای من خۆم دانیشم سەری خولی ئەمریکیکەم بێم باسی چی بۆ بکەم پێم دانیشم سێرێکی یاپەکەم کەمەوە بڵێم میسی 3 گۆڵی کرد ئابای بێم پۆستێکی بکەم بۆ دەم و جمهوری میسی با جمهوری میسی ستایشم کە بڵێم ئەفسانە لیۆ ئێستا وای کرد وای کرد یا بێم بڵێم بۆ جمهوری ڕۆناڵدۆ بڵێم وەڵام شۆ دۆم پەنارتیجی فەوتان بەڵام مورەی نەڕووخە طبعا لە ڕێیا پەکەوە ئاگام لە شتێکە بەس بەزاتی خواستری هیچ یاریشانم نەکردو بەس لە ڕێیا پەکەوە ئاگام لێتی چی ڕۆیە و چ ڕوونە وەڵام ڕۆناڵدۆ پەنارتیجی نەکردو وەڵام دوای پەنارتیەکە گەڕایەوانێ گۆڵێکی سەرسوورانەر و نمونەیە کرد بۆ لەبەری دەست خۆشکاک محەموو وەڵای ئەمنە ئیشم بە مجامەلەکردنیان دەرانیانی و ئیشم بە دەستخۆشییان دەرەکانیشان نیە لەبەرەوە باسیشیان ناکەم لەوەی من باسی خولی ئەمریکی و خولی سعودی ناکەم هاوڕێیانم لیڤەرپۆڵ لەبەردەم چیدایە ئەم قسەیە زۆر گرنگە بۆ لیڤەرپۆڵ بۆیە من باسی لیڤەرپۆڵەکەم یەکێک لە باشترین پێگاتەکانی وەرزی ئەمساڵ لەسەر دەستی لەژێر دەستی ئارنێ سڵۆتی ڕانێری لیڤەرپۆڵە لیڤەرپۆڵ لە ماوەی ڕابردوو بە بیانووی نەگونجانی یاریزانەکان بە بیانووی نەبوونی کات بە بیانووی لێکتێنەگەیشتن بە بیانووی پێکانی یاریزانەکان کۆمەڵی بیانوت پێبوو لە مانگی هەشتەوە یاریکراوە مانگی هەشت ڕۆی
مانگی نۆڕۆی لە مانگی دەواتوینەتە نیوەکەی، یعنی بە کۆی گشتی تۆ ئەگەر کۆی گشتیشی وەرگری لە ناوڕاستی مانگەوەری بگرین تۆ 2 مانگە تێپەڕانووە لە یاریکردن لە مانگی سێمیای بەدەر لە پریسیزن، یعنی تۆ هاتووتەتە مانگی سێم لەبەرەوە کاتی یەیتە مانگی سێم نابێن بیانەوە بێنی تۆ ئێستا لیاقەی هەریەکێکی یاریزانەکانت دەزانی، توانای هەرێکێک لە یاریزانەکانە ئەزانی، ئاسی ونەری هەرێکێک لە یاریزانەکانە ئەزانی، وە هەڵە و کەم و کورتی هەرێکێک لە یاریزانەکانیشت دەزانی. مەجال بۆەوە نەماوە کە تۆ بیانوویەک بێنی تۆ بۆم حاڵەتانی کێمە باسیەکەین. وە کۆی گشتی کواڵیتی یاریزانەکان و پێگاتەکەی تیپەکەی سڵۆتیش پێگاتێکی کامڵە و پێگاتێکی بێزە. لەبەرەوە پێویستە لەسەر ئەم ڕایەنەدا وە گوتمان پێشتریش ئەو پێگاتەی یاری پێ بکات کە گونجاو بەرزین. یاریزانی ناوەند نەباتە تاک دیفاعی ڕاستی یاری پێ بکە، یاریزانی ناوەند بەرێتە پشتی هجووم یاری پێ بکە، یاریزانی ناوەند بەرێتە باڵی چەپی هێرشبەری یاری پێ بکە. هەر یاریزانە و لە مەرکەزی خۆیان یاریکە یاریزانەکانی لیڤەرپوڵ پڵکوالیتین. و ئێستا بردنەوەکانی ئەرسناڵ و مانچستەر سیتی وا دەکات لە لیڤەرپوڵ پەستانێکی وای لە لیڤەرپوڵ دروست کردووە کەیتن مەجاڵێکیان نەماوەم تیپە بۆی کە خاڵی دیکە لە دەستبن لە پریمەر لیگا، چونکە ئەمساڵ زۆرترین چاو لەسەر لیڤەرپوڵە بۆی کە نازناوی پریمەر لیگ بەدەست بێنێ. ڕاستە ئەرسناڵ لە ڕووی پێگاتەوە بەهێزە و هەمان باسیەوە دەکەن، بەڵام زۆرترین چاوەکان لەسەر لیڤەرپوڵە لەبەر ئەزمموی لە بەروێم تیپە وەرزی ڕابردووش پاڵەوان بۆ لە بەروێم تیپە پێگاتەکەی زۆر بە باشی نوێ کردوێتەوە، بۆیە مەجای هەڵە بۆ ئارنێ سڵۆت نەماوە. من لەو بڕواایەدا ئیتر لەم شۆوانێ ئارنێ سڵۆت گونجاوترین پێگاتی لیڤەرپوڵ دەدۆزێتەوە بۆی ڕێگەی سەرکەوتن لە تیپەکەی ون نەکە. وەکو توشمە ئەو ئەنجامانەی کە لە ماوەی ڕابردوو چ بە زەحمە لیڤەرپوڵ بردوێتەوە چ بە زەحمە لیڤەرپوڵ شکستیە ناوە، هەموو بەرپرسیارەتێکی لەملی ئارنێ سڵۆتە، چونکە هەڵە پێگاتەی داناوە و هەڵەت گۆڕانکاری کردو و هاڵا مامەڵی لەگەڵ دۆخی یارەکانە کردو. دێربی یاخود کلاسیکۆی ئینگلتەرا ئێوە ڕکابەریە مێژوویەکەی مانچستەر یونایتد و لیڤەرپوڵ دەزانن. طبعا ڕکابەرەکە لە بازرگانیەوە سەرچاوی گرتووە، لە ڕووی زمانەوە سەرچاوی گرتووە. طبعا خۆتان زانن منتیقەی لیڤەرپوڵ پیامەوتوێ سکاوسەکان و تەنانەت ئینگلیزیەکەشیان لەگەڵ ئینگلیزی بریتانیا یا لەگەڵ ئینگلیزی ئینگلتەرایە جیاوازترە. یعنی چۆن ئێستا لای خۆمان ئەگەری کەسێک بێتە ناومان طبعا هەمووی زمانی کوردیە، هەورامی زمانی کوردیە، زاراوی بادینی زمانی کوردیە، سۆرانیش زمانی کوردیە، هەرسێ زمانەکەمان زمانێکی کوردی ئیتر کۆنلوڕ و ئەمنانی شیتیایە بەخوا من لە کۆن زۆر باش نازانم. بەس بۆ ئەم سێزمان ئەگەر کەسێک لە دەرەوە بێت ئەگەر ببینێ کەسێکی سۆرانی و هەورامی پێکەوە قسەیەکەن یەکسەر زانڵێ نە ئەم زمانە جیاوازە لەوە نازانێت دووشی کوردیا بۆ نمونە بادینی قسەیەکە لەگەڵ هەورامێکا قسە بکەوە هەر بارودۆخەکە تەواو تێگەچێ، بەس ئەگەر بادینی سۆرانی بێت تۆزێ حەلەقەیەکی وەسڵ هەیە لە سۆرانەکە لە بینێ دووچانە حەلەقەیەکی وەسڵی تیا، بەس بەخوا هەورامی و بادینی یەک بگرن و پیانەوە گفتوگۆ بکەن من پێم وایە زۆر قورسگا گفتوگۆکە بەڕێوە ناچێت لە کاتێکە هەرسێ لەهجەکەش کوردیە، بۆیە سکاوسەکانیش ئەم حاڵەتیان تێ. مانچستەر یونایتدیش لەم دۆخەدا دێت ڕۆبەڕووی لیڤەرپوڵ دەبێتەوە. طبعا دەزانین کە مانچستەر ئەم ساڵ وەزعی زۆر خراپە، بەڵام هەمیشە لە کلاسیکۆکانە لە یاریە گەورەکانە مانچستەر بەهێز دەرکەوت. ئێستا ببینن ئەمساڵ لە کۆی گشتی یاریەکان ئەگەر باشترین یاری مانچستەر یونایتد دیاریکە و یاری بوو کە بەرامبەر ئارسناڵ کردی لە دەستپێکی یەکەم. ئەگەر باشترینێکی تر بۆ یاری مانچستەر یونایتد دیاریکە ئەو یاری بوو کە بەرامبەر مانچستەر سیتی کردی لە نێو یاریگای ئیتیحادە. واتە چی؟ کە کاتێکا بچۆ برینفۆرد 3 گۆڵی لەسەر تۆمار کرا و یاری تری دۆڕانوو و یاری تریش خاڵی لەدەستداوە و یعنی بەجددی مانچستەر ئەم ساڵ باش نەبووە، بەڵام کە دێنیتە پێشچاوی خۆت سیرەکەی یاری ئەرسناڵ لە مانچستەر زۆر بە گەورەی دەرکەوت، سیرەکەی یاری مانچستەر سیتی مانچستەر یونایتد زۆر بە گەورەی دەرکەوت. ئەمە بەڵگەی چییە؟ بەڵگەی ئەوەیە کە هەمیشە لە یاریە گەورەکانە مانچستەر یونایتد تیپێکی بەهێزە و تیپێکە بەهێزەوە دەردەکەوێت و تیپێکە بەڕکابەریەوە دەردەکەوێت جیاواز لە تیپەکانی دیکە کە ڕوبەڕویان دەبێتەوە. ئەگەر چی ئەم ساڵ یاری گەورە بە زیاری چەلسی بردەوە تویش خۆمان زانین یاری چەلسی لە خوڵێکی پێنجەوە ئەو کارتە سوورەی وەرگرت چەلسی دۆخەکەی تاولێ تێک چوو 2 گۆڵی لەسەر تۆمار کرا، ئەینا کاتێک یارەکە هاوسەنگ بۆ چەلسی گۆڵێکیشی تۆمار کرد و نزیکیش بوو لەوەی کە گۆڵ یەکسانبوون تۆمار بکاتەوە. بەڵام بەکۆی گشتی من قسەکەت بۆکەم یاریەکی ئالۆزە لەبەردەم دوو تیپە کە لیڤەرپوڵە کە چاوەکان لە سەرەتی بۆی ئارنێ سڵۆت دۆخی تیپەکەی ڕێبکاتەوە شۆ بە لووتکەی هێزەوە دەرکەوێت و مانچستەر یونایتد یەک بتوانێت ڕوبەڕووی مانچستەر بێتەوە. طبعا بۆی کە بابەتەکە زۆر وازەحتر پێ بڵێم، طبعا وەکو خوێندنەوەی یاری وەکو دۆخی یاریە کە لە کواڵیتیە دووتی وردەبییتەوە. ئێستا من بڕوام وایە کاتی ئەوەی لیڤەرپوڵ هێزی خۆی نمایشکە، ئێستا کاتی دەرکەوتنی لیڤەرپوڵە. ئارنێ سڵۆت
دەبێت پێشەوەی سێمینی یاریەکانی چامپیۆنز لیگ ئەنجامدا پێشەوەی بچێت لە دو هەفتەی داهاتووە ڕوبەڕووی ئەستۆن ڤیلا بێتەوە و ڕوبەڕووی مانچستەر سیتی بێتەوانێ ئەبێت تیپەکەی بخاتەوە لووتکە ئەبێت تیپەکەی بخاتەوە هێزێکی زیاتر بۆیە دەرفەتت نەماوە تۆ بتەوێت دەرفەتێکی تر وەرگری هەفتەی داهاتوو نەخێر بە هیچ جۆرێک من بڕوام وایە ئەم یاری وەکو یاری کۆتایی وایە بۆ ئارنێ سلۆت و دەبێت ئەم شەو هەموو هێزی تیپەکەی نیشان با بەرامبەر بە مانچستەر یونایتد و بە هەموو شێوەیەک بە ئاست و بە ئەنجام ڕێگەی سەرکەوتن بۆ لیڤەرپوڵ بدۆزێتەوانێ بە پێچاوانەوە لیڤەرپوڵ دەچێتە جێژاوێکەوە کە بە دوور نییە ئەو لیڤەرپوڵی مانگێ پێش ئێستاوتومانە ڕکابەریە و نازناوەکانەکە بڵێن ئەم ساڵ دەست بەتاڵ دەرەچێ و کۆتای وەرزەکەشی بە ڕۆشنی ئارنێ سلۆت با کۆتا دێت سەبارەت بە میلان تاوان دێمە لای کۆمنتەکانتان ناوڕێیان عزیز هەموو کۆمنتەکان شاڵای خوێنمەوانێ سەبارەت بە میلان ئەم شەو ئەلێگری تیپەکەی کۆمەڵێک نوقسانی هەیە ئیستۆپینان ڕابیۆت و هەروە کریستیان پۆلیسیچ بەڵام لیاو گەڕاوەت و بژاردێکی باشیشی لە ناوەندا پێ ڕیچی پێ و کۆمەڵ یاریزانی تری لە ناوەندا پێ کە کرێ بڵین جیاوازی یاخودەم یاریزانەی کە دیار نابن زۆر کێشە بۆ تیپەکە دروست نەکاوە تیپەکە بتوانە دامادەیەکی باشێ بێ ئەم ساڵ من وەکو قەنەعەتی خۆم هەر لە سەرەتای وەرزەکە ژاماژەم پێکردم من پێم وایە میلان ڕکابەرێکی ڕاستەقینەی خولی ئیتالیەوە بڕوام وایە چانسێکی زۆر باشی هەر چۆن ناپۆلی ئەو دەرفەتەی قۆستەوە پار بۆی کە خولی ئیتالی دەسەبەرکەم ساڵ میلانی ژەتوانێەوە پێگاتەکەشی بای ئەوەیە کە بتوانێت دەرفەتە بۆ خۆی قۆزێتەوە ڕکابەری خولی ئیتالیکە بەڵام هەمیشە ترسمان لە یاری یەکەمی دوایاری هەڵبژاردەکانەیە ڕیال مەدریدی ژەمشە بەرامبەر بە خیتافی دێربیە ئەوەی گرنگە بۆ ڕیال مەدرید لە یاری خیتافی جگە لە سەرکەوتنەکەی خۆی بۆ وەرگرتنەوەی پێشەنگی نەبوونی کارتە زەرد و سوورەکانە کە بێتەوەی ڕاگیران کە بۆ بینیتان فلێک بۆ یاری کلاسیکۆ لە نێو یاریزانەکان ئامادە نەبێ بەڵکو لە نێو هەندەرەوە بینەری یاریەکە بێ بۆی و کارتە سوورەی وەریگرت بۆ ڕیال مەدرید گرنگەم حاڵەتانی لێ بەسەر نەیە بۆ یاری کلاسیکۆ چونکە 4 کلاسیکۆیە لەسەر یەک ڕیال مەدرید دەدۆڕێ ڕیال مەدرید دەرفەتی نەماوە بۆ کلاسیکۆ ئەم یاری کلاسیکۆیە ئەگەر هەموو جێشی ئیسپانیا شەستێنێ بێ سەرکەوتن بەسەر بەرشۆنەدا تۆمار بکات چونکە قوبڵ کراونیە بگاتە 5 کلاسیکۆ بە تایبەتی تیپەکە کە جارێکی دیکە پێشەنگی لە دەست بداتەوە بۆ بەرشەلۆنە بە تایبەتی ئەم دۆخی ئێستا بەرشەلۆنێت یانی تۆ دەرفەتی لەوە لەبارتر نییە بۆی کە ڕوبەڕووی بەرشۆنە بیتەوە تیپەکە ماندووە هیلاکیشی زۆری پێوە دیارە مەجموعەیە یاریزانی سەرەکی زۆری تووشی پێکاناتون و یاریزانەکانی دیکەشکاریەکەن ماندوێتێکی زۆریان توژاتوە لە کاتێکا تۆ ئامادەتری تۆ پێگاتەکە و تۆکمەترە تۆ یاریژماری یاریزانەکان زیاتر ڕاستە پێکراوی زیاتری شێ بەڵام پێکراوەکانە تۆ ئێستا گەڕاونەتەوە لە ئێستا دەستیان کردو بەڕانان ئانی فەرقی لە هەموو شتەکان لە بەرژەوەندی توێ بۆیە ڕیال مەدرید دیژ لە یارەکەی خیتافی دەبێت ڕێگەی سەرکەوتن دۆزێتەوە و بە کەمترین زیان ماندووبوون پێکان هەروە کارتە سوورەکان بێتە دەرەوە خۆی ئامادەکە بۆ یاری کلاسیکۆ دێمە لای کۆمنتەکان باش کاک مەحسین ئەڵێ یاری لیڤەرپوڵ و مانچستەر یونایتد باوەڕ ناکەم توانای لیڤەریە بێت خۆی مانچستەر یونایتد ڕۆخاوە بەڵێ باسمان کرد مانچستەر یونایتد توانای نییە بەڵام ئەمە بیرمان نەچێت دوو باشترین یاری ئەم وەرزەی مانچستەر یونایتد ئەو دوو یاریە بۆ کە لە هەفتەی یەکەم بەرامبەر بارسناڵ کردی و لە هەفتەکانی دواتردا بەرامبەر مانچستەر سیتی کردیەوە دوو باشترین یاری تیپەکەی ئەمۆریم بووە نەخێر کاگیواڵێ پێ دوایە ئەو سەبرەی بە ڕێزت باسی دەکەی لەسەر ئەمۆریم ئەمڕۆ کۆتایی دێت نەخێر من بڕوا ناکەم مانچستەر یونایتد جارێکی تر هەڵەکەی تینهاگ دووبارە بکەنەوانێ لەوەی کە سۆڵشاریان دوورخستە و تینهاگیان کرد بە ڕانەر و دواتر دەرفەتی چامپیان لە ناوەڕاستی وەرزەکە لایان بردەوە تۆزێ ئەها ئەم شتانە زۆر قورسامانە یا سەرەتای وەرزە بێ بکرێ یا بێ کۆتایی وەرز بکرێت لە هەموو دۆخێکدا ئەمۆریم وەرزی ڕابردووی بەڕێ کردووە هاتووی پێ و تۆ فترێکی ئینتیقالی ئەم وەرزە کە هاتووی دەرفەتەکە داوەتە دەستی دەبێت تا کۆتایی وەرز چاوەڕێکی بەپێ هەموو سیستماتیکێکە بێت تۆ تا کۆتایی وەرز چاوەڕێکی وا بزانین چی لاک بەیە نەک تۆ بەی دانیشی بە دافتاڵ سەنگاندنی لەسەرکەی کاگیوە باسم لە ئەرسیناڵ کرد سپاس سپۆرت ئەی سپۆرت تاوانەڵێ قورگم نەوەڵا قورگم تاو نییە سوپاسانەکەم دەنگۆی هاتنی نیمار چییە بۆ نیمار ئەگەر هاتنی سوودی دەبێت وەڵی من ئاگام لە هیچ شتێکی هاتنی نیمار نییە بۆ میلان بۆ پێشم وانە میلان گرنگی بە هێنانی نیمار بدات تاوان کاگەرم پرسیارێکی زۆر جوانی کردو ئەڵێ بۆ سلۆت وا خێرا ڕەخنە ئەگرن مارەسکا بە 2 ساڵ و ئارتێتا بەو ساڵە زۆرەوە ئێستا خەریکە دەگونجێن
طبعا دەستت خۆش بێ کاگەنێم قسەکەت زۆر جوانە ئەزانین بۆچی ڕەخنەکە ئێستا لە سلۆتێگرین لەبەری ئەو یاریزانانەی ئەم ساڵ سلۆت کڕیوێتی مارەسکا نەیکڕیوە مارەسکا ئەو سوپەرانی نەکردیوە کە سلۆت کڕیوێتی مارەسکا ئەو پارە زۆری سلۆتی نەیەوە بەکڕینی یاریزان باشە ئەما تۆ مۆهیبەی لاویە ناوە ئەوێ تیپێ دروستکا بۆ داات و بەڵام لیڤەرپوڵ تیپێکی ناوێت دروستیکا بۆ داات و لیڤەرپوڵ ئێستش بە سەلاح و ڤاندایکەوە ڕکابەرێکا و گرێبەستیانی تازە کردوێت لیڤەرپوڵ بزەبت نازناوێ تۆرە لە ئامانجەکەەوە لێکی بەرەوە من بۆ ئەرسینال لەگەڵتم بۆ ئەرسینال بۆ ئارتیتاژ ڕەخنەیەگرم چۆن ڕەخنە ناگرم بۆ ئارتیتاژ ڕەخنەم گرت و تومە تاوا دەرفەتت نەما 6 ساڵ ئەم ساڵ یا نازناوی پریمەر لیگ یا چامپیۆنز لیگ ببیتەوە یا بێ بڵێی ماڵەوە لەبەری دەرفەتت نەما بەس بۆچی مقارنەی سلۆت ناکەم بە چێلسی یا بە مارەسکە چێلسی ئەم ساڵ لە چامپیۆنز لیگ ئامانجی گەیشتنێ بە قۆناغەکانی داهاتووی بۆ نمونە قۆناغی شانزەی یاخود قۆناغی چارێکی گۆتای لە ڕکابەری پریمەر لیگیش دەیەوێت لە چوار پلەکەی پێشەوەی ڕیزمەندی بمێنێتەوە بەدەر لەمە نیەتی مارەسکا واجب نەکراوە لە سەری ئەم ساڵ خولی ئینگلیزی بێتەوە و واجبیش نەکراوە لە سەری بۆی چامپیۆنز لیگ بێتەوە بەڵکو تەنها تا قۆناغێکی چامپیۆنز لیگ و تەنها ڕکابەری لە پریمەر لیگ و چوار پلەکەی پێشەوە لە سەری واجب کراوە ئەی بۆ سلۆت وایە سلۆت دەمەی لەسەردانراوە سلۆتیش پێی وتراوە بای 500 ملیۆن یاریزانێ بۆ کڕاوە تۆ ئەتوانی ئەم ساڵ لە پریمەر لیگ ڕکابەری بکەیت و لە چامپیۆنز لیگ بێتە قۆناغی چارێکی کۆتایی کاگەرێم ئایا وایە لە خێوانیە شتەکان جیاوازیە بۆیە ڕەخنەی ئەم جیاوازاگەر لەوەی بمێ ڕەخنەی لە مارەسکا بگرم کاک سەربەز دەستی تۆش خۆش ئەوە حەدیثێکی پێغەمبەری خواشیان نووسیوە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم خاڵی لاوازی خۆتان بە کەس مەڵێن چونکە دەبێتە هۆی ئازاردانتان بەرحاڵ وەکو پێم وتن ئەم شەو کۆمەڵە یاری گرنگمان لە بەردەمایە وەکو باسیشم کرد لیڤەرپوڵ ئارنێ سلۆت لە بەردەم یعنی یەکەم سلڤلێدانی هەورازە بەرزەکان کە چۆن تێپەڕێن خۆتان نەزانن بە هەورازی بەرزە ئەبێت تۆ گوژمێکی باشی بۆ بخۆیتەوانێ و لانسێک بە سیارەکە دووەرگیری ئەنجە هەوڵ دەی بەسەر هەورازەکە سەرکەوی تەنانەت بۆ خۆشت ئەگەر بتێ بەسەر هەورازەکە سەرکەی ئەگەر بیداتەکەی بە پێ دەست پێ بکەیت و یعنی بە ڕۆشتێکی ئەتیادی زۆر ماندووە بیتاوە هەورازابڕی بەڵام ئەگەر پێشتر گوژمێکی بۆ بخۆیتەوە بە ڕاکردنیە بێ عەلەقەل سێ بەشی عەلەقەل بەشێکی هەورازەکە تێپەڕێن تۆ لە قووەتی ئەو ڕاکردنەی کە سەرەتا پێت ڕات کردوواتە ئۆتۆماتیکی ئەو بەشە تێپەڕینی ئەنجە دوایە ماندوێتی دێتە توش کێ لە سەرەتاوە ماندوێتی بێتە توش کێ لەوەی لە چارێکێکیەوە لە تێپەڕبوونی بەشێکەوە ئەنجە ماندوێتی بێتە پێش ئێستا سلۆت هاتۆتە بەردەم هەورازەکە تیپەکەی تەواو خاوبەتەوە ناچارە بە پێ بەسەرەمە هەورازەیە سەرکەیە بۆیە لەم پێەیە ناچارە هەنگاوی گەورە بنیە بۆی کە بە خێرای گوژمەکە وەربگرێ بە خێرای ئەم هەورازە تێپەڕێنێ بە پێچەوانەوە زیانێکی زۆر بە خۆی و بە تیپەکەیە گەێنێ و زیانێکی زۆر بە پۆستەکەیە گەێنێ و ئەگەر بێت و لیڤەرپوڵ یعنی من لەو بڕوایم لیڤەرپوڵ ئەگەر هەر لە سەرەتاوە لە ڕکابەرەکانی نازناوەکان دوور بکەوێتەوە دڵنیا بن لەوەی ئارنێ سلۆت ناگاتە کۆتایی وەرز لە پۆستی ڕێنەرایەتی لیڤەرپوڵ دوور دەخرێتەوە چونکە تۆ یاریزانەکانت ئەوە نەبووەم یاریزانانە زۆر جیاواز بن لەوەی کە تۆ نەتوانی گونجاندنیان بۆ دروستکەی نەخێر تۆ یاریزانەکانت پێرفێکتن ئەکرێت تەنها بە ڕێنمایی کەم بتوانی گونجاندنی تاویان بۆ دروستکەی لەبەردەم یاریە لوتکەکانی ئەم شەو لەبەردەم هێز و توانای ڕکابەرەکانی ئەم شەو هەمومان دەمانوێت چێژێکی تایبەت وەربگرین وەکوتیشمەم هەفتەی چامپیۆنز لیگە ئینشاڵڵا قسەی تایبەتمانە بێ جوکیرۆژ بەی جۆرەیاسی دانەباسیەوەی جوکیرۆژ وەکو پێویست فرسەی بۆ دروست ناکرێ وەکو پێم وتی ئارسناڵ شەو یاری فڵامیش بۆ جۆرەی لیاو کە ئەم ئاستەنگیانیان لەبەردەم دروستیان ناچار پەنایان بر بۆ ڕێگەیەکی تر ئەگنا ئەگەر ساکا ئەگەر ۆدیگار بگەڕێت و یاریزانەکان یاری بۆ جوکیرۆژکەن جوکیرۆژێکی تە لێرش بەرە باشە گۆڵکارەکان